دوای نوێشکردن و ڕوانین لە جوانی سروشتی گوندە چۆڵبۆکەی ئیدی دەست بە کاری ڕۆژانەی دەکاتەوە. ئاو هەناسە مێرەیە خۆشم لەگەڵ شاران نییە. لە نێو ئەشکەوتێ گاوداری دەکا. دوای ڕاماڵینی پاشماوەکان کاو عەلەف بۆ ئاژەڵەکان ئامادە دەکا. تا نەڵی سەید عەفان گوندنشینان نایناسنەوە. لە حەوتی سێوە کە شایی دەستی پێکرد و وڵات ئازاد بوو لە مانگی چوارەوە هاتوونەتەوە دەرەی مەڕ. دەرەی مەڕ سەرسنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی ئێرانە و بە تایبەت هەورامانی ئەودی و ئیش و کارمان ئاژەڵداریە و وڵاغداری و کەسابەتی سەر پێ. ئێرە ئەو هەوایەکی پاکی هەیە لەشم ساغە تەمەنم دەوری 55 ساڵە لەخوا بەزیابێن تا ئێستا نازانم خەسەخانە هەیە حەب هەیە شرێق ئەمانە هەیە پێویستم بە هیچ نەبووە. خوا گیان ئەگە نانێکی حەراڵمان باتێ بەسمانە و احتیاجی کەسمان نەکاو ئیتر تا ئەو ڕۆژێ ئەمینە بێ هەڵ بن. ئینسان پندێکی هەورامی هەیە ئەڵێ پیا و تف لە لاشەیەکەن تا دیاری لە بیست و پۆخڵی جسما قەی ناکا بەڵام ئینسان سەرشۆڕ نەبێ احتیاجی کەس نەبێ بە نان و دەست و ماندووبوونی خۆی نانێ پێیاکا بۆ ماڵ و مناڵی و ئیتر ئاوایە ژیان هەتا ئەو ڕۆژەی ئەمری ئەبێ بیکەی. من ئەم بنارەم خۆشەوێ ئەم وڵاتی خۆمان خۆشمانەوێ بەڵام مخابن کەس خزمەتی ناکاو. ئەم پیرانەش ماوین ئەوانەی کە گەنجن گوێ نادەن قەنەعەتەکەی ناوی دەرێ مەڕیان لا ببە ئەڵێ لەکوێیە. ئەو ڕۆژ تا ئێوارە لە نێو ئەشکەوت دەمێنێتەوە و سەرقاڵی گاوداریە. سەرباری ناڕەحەتی کارەکانی بەڵام دڵی پێی خۆشە. ئەشکەوتەکە سەرەتای هەیە و کۆتایەکی دیار نییە. ئەم ئەشکەوتە تا ئێستا لێکۆڵێرەوەیەک نهاتونەوانەیە کە لە جۆلۆجی و نازانن مێژوو و تاریخەزانن نهاتون باسی ئەم ئەشکەوتە بکەن. ئیتر ئەم ئەشکەوتە هەموو بەیانیان و ئێوارانێ من ئاوا دێم پاکی یەکەمە و خۆشم یە لەگەڵا و بیری شار و میری شار و ئەمانە منیە هیچ گرفتێکی سیاسی و میاسی و دنیا چی لێدێ من خەبەرم نییە لەبەر ئەوەی مێشک و مرتاحە من هەرچەندە جسمم لیاقەم ماندوو ئەبێ بەڵام دڵێکی مرتاح و ئاسوودەییمەیە. ئینسانیش هەموو شتێک لە پێناوی دڵایەکە. ئێمە قسەیەکمانەیەڵێ ئەو شوێنە خۆشە دڵ پێی خۆشە ئەو کاتەوا بوو بەڵام ئێستا پارە هاتۆتە ئاراوەڵێ دڵسەر یار لەبەر ئەو شوێنە خۆشە کە گیرفان پێی خۆشە پارەی تیابێ بەڵام من هەر لەگەڵ دڵخۆشیەکەی دڵا ئەگەڕێم. پارە بەڵە شتێکە کە ئینسان عێشەت ئەبا بەڕێوە بەڵام لەگەڵ خۆشیەکانی دڵام بۆیە ئەم شوێنەم هەڵبژاردووە و ڕۆژانە ئالێ. گوندی دەرەی مەڕ بەهۆی سەختیەوە هیچ کەسێک تێیدا ناژیت. عیفان لە ساڵانی نەوەدەکانەوە لە نێو ئەشکەوتێکی دەوروبەری گوندەکەی ئاژەڵداری دەکات. تا پۆلی شەشی سەرەتایی خوێندووە بەڵام شیعر بە باشی دەنووسێت و دەخوێنێتەوە. وەتەن تۆ زەریف ئێمە گولێنمێ زانانت وەتەن دڵورەشێنمێ
جاران گرچی وما پێی باڵا و تۆ بێ پێی دەشت و دەری و پێی کەش و کوی بێ ئیسە ورەتی ما و دایما بەعانێ یان فاڕای ماوە بەل تەنانێ گوندی دەرەی مەڕ سنوورێکی بەرفراوانی هەیە. مێژووی دروستبوونی نازانرێ بۆ کەی دەگەڕێتەوە. دەرەی مەڕ بەهۆی سەختی شوێنەکە و نەبوونی ئاو و پێنەگەشتنی خزمەتگوزاری بە تایبەت ڕێگاوبان دوو جار چۆڵ کراوە. جارێکیان لە ساڵی 1970 چۆڵ کراوە و لە ساڵی 1991 ئاوەدان کراوەتەوە و دوجاریش کە چۆڵ کراوە بە یەکجاری بۆ ساڵی 2003 دەگەڕێتەوە. هەفتانە چەند جارێک دەگەڕێتەوە بۆ ئەو شوێنەی کە بەخۆیەوە 5 پشتی تێدا لەدایک بوونە. سەربای داڕوخانی خان و ئەشکەوتەکان بەڵام دڵی هەر بە گوندەکەی خۆشە و تەنانەت ئەنجومەنی گوندەکەشە. بۆچی بەم گوندە ئەوترێت دەرەی مەڕ؟ دەرەی مەڕ بە زمانە هەورانیەکەی خۆمان دەرە یانی چەم، مەڕی یانی ئەشکەوت. دەرەی مەڕ بە هۆرامیمە پێڵێن بە ئەشکەوتەکە مەڕ، بە چەمەکەی ئەڵێن دەرە. ئەم خانوەکان لە ناو ئەشکەوت و چەما بۆن بۆیە ئەم ناو لێنراوە؟ بەڵێ بەڵێ تکاتی خۆی خەڵک ئاتوچۆی هەوار و هەوارنشین بوون ئەغڵەبیان زوو لە ساڵەکانی بڵێن 600 هەزار حوسڵەکانە هاتوچوو ئێرانیان کردووە هەوار، سمسان هاتوونەتەوە ئەم ئەشکەوتانە ببوونێ ئەم ئەشکەوتانەوە و ئاوەکەوە هاوین و بەهار چوونەتە ئەودی ناو باخەکانیان. ئێرە سروشتێکی زۆر جوانی هەیە و لەما کاتە ناوچێکی سەختە. چۆن بوو بیرتان لەوە کردەوە کە ئێرە بەجێ بێڵن؟ بۆ وای یەکەم بێ ئاوی، دووهەم بارودۆخی ناوچەکە شەڕ و شۆڕ بوو، هەفتە 5 ماڵی دێ بوو. هاچۆکردن بۆ ئەوە کاتە قورس نەبوو کە نادەی سەخت بوو ماڵمان لێرە و با قرس بوو، بەڵام تە ئێمە مەجبور بووین تۆ ماڵت لە شوێنێ بێ هەرە بێت بڕۆی تۆ بۆ شوێنە کە لێ یەژی. حەز ناکە ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێتەوە بۆ ئێرە ئاوادان؟ بەڵێ وەڵا حەزەکەم بگەڕێمەوە بۆ ئێرە لێرە ژیان بەرمەسەر تا 2 ساڵ تەمەنم مابێ هەرچەند مابێ. ماڵەکان شێوازی دروستکردنەکەیان چۆن بۆ ئەو کاتە چۆن دروستانە کرد؟ بە دار و قڕبە دروستمان کردبوو، لەناو ئەشکەوتە دروستانە نات لەناو ئەشکەوتە دروستمان کردبوو، لە دەریشەوە دروستمان کردبوو. من خۆم خانوون دروست کردبوو ئەو کات 6 و 9 25,000 دیناری سویسرین تیا سەرف کرد، دووقات کردبوومەوە ژێرۆی بۆ ئاژەڵ سەریتەوە بۆ خۆمە. هەمووی بەچی دروستانە کرد؟ بە قڕ و بە دار، بە قڕ و بە بەرد. پەیوەندیتان لەگەڵ گوندەکانی دیکە چۆن بوو؟ بە تایبەتی ئێرە سەر سنوورە. پەیوەندیمان زۆر بوو لەگەڵ گوندەکانی دەراوسێمانەوە، خۆرەمان سەرگەتە، ئەم لامان هانەی دنە، ئەو لامان زەڵمە، پشتیشمان گوندەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران دەرێکی و دەمەیە و هۆرامان و پەیوەندی باشمانە بووە و چۆمان هەبوو لە ناو بینە کاسبیمانەکرد بە یەکەوە. بە تەمەنەکانتان چۆن هاتچۆیە کرد؟ بە تەمەن بە وڵاغ ئەوەی بە تەمەن بێ نایتوانی مەسەڵ بە پێ بڕوا بە وڵاغ ئەوانێکی جوان و جاحێڵ و گەنج بوون بە پێ. زستانی سەخت بوو، هەوای زۆر سەخت بوو، ئەو هەوای ئێرە زۆر ئەمەجا ئەمە ناڵێم ئەمە شوێنێکی استراتیژی بوو، شوێنی هاتوچۆ بوو. جاری وا بووە خەڵکی ئێران هاتووە بۆ عێراق بە 15 ڕۆژ بە 20 ڕۆژ لێرە ماونەتەوە بە بۆنەی بەفربارین و ڕێگەگیرانەوە. لەو مزگەوتە ماونەتەوە خەڵک میوانداری کردوون، خەڵک خزمەتی کردوون، نەیهێڵاوە بهین بێ ناز بوو. گوندە سەختەکان کە لەم چواردەوران چیان بۆ بکرێ باشە بۆ ئەوەی وەکو ئەم گوندیان بەسەرانەیە بامان شێوە ئاوا چۆڵ نەبن؟ یەکەم جار جادەیەکمان بۆ دروستکە بێنێتە ناو دێکە، ئەوە گرنگتر شتە بۆمان بکەن، ئەو کات ئەتوانین ئێمەش بگەڕێنەوە.
سەختی هەندێک لە ناوچەکانی کوردستان گرفتی بۆ هاوڵاتیان و تەنانەت تیمەکانی شارەوانی دروست کردووە. بەکارهێنانی هێزتر بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک مێژوویەکی دوور و درێژی هەیە. سەرباری سەرما و سۆڵەی زستان بەڵام ناوەستێ لە کۆکردنەوەی پاشماوەکان. هەر کرێکارێک بە هێزترەکەی پاشماوەکان کۆ بکاتەوە بڕی تەنها 400,000 دیناری پێدەدرێت. هەڵشۆ خێزاندارە و 7 ساڵە بژێوی لەسەر کاری پاکەوانیە. بەڕاستی بژێوی ژیانمان لەسەرم ئیشەی کۆمپانیایە بەیانیان کە هەڵەسین لە خەو یەن بۆی ئەمیشە یاسترەکان 95,000 بۆ داناوە مەسرەفی لەوە زۆرترە شوێنی بۆ دابینەکەین خواردنیە وێسترەکە حتمما ئیشەکەی قورسە وەڵا ئیشەکەی قورسە و ڕۆژانە کە بەفروبارانێک بەفروبارانە ببار ئاسەنگی زیاترە بێت و لەو شوێنانە کە زیاتر سەختە ناچارین بە زۆربەی ئینەکە بەدەست بێنی لەبەرەوەی ئێسترەکە ڕەنگە نەتوانێت یان سەقەت بێ شوێنەکەی. چەند جارێک ئێسترەکان بەهۆی سەختی کۆڵانەکانی تەوێڵا پێیەکانیان توانێن ڕۆشتنیان لە دەستداوە و زیانیان پێگەشتووە. سربەست و سەرکار بران و ساڵانێکە بە هێسترەکانیان کۆڵانە زۆر سەختەکان پاک دەکەنەوە. هەموو بەیانێکی زوو دەست بە کۆکردنەوەی پاشماوەکان دەکەن و دەیخەنە سەر هێسترەکانیان. سەرباری ماندووبوونێکی زۆر بەڵام دڵیان بە کارەکەیان خۆشە. بەرە وەڵا سەختی زۆرە بە تایبەت لە کاتی بەفروباران و شتانەیە زەحمەتەکەی زۆرترە بێ ڕۆژانە بێ سەعات 6 بەیانی هەسین ماوڵەخانەوە لە قادرمەکانەوە سەرەکەین بۆ سەری سەر بڵێن لێەوە کۆیەکەینەوە بە تەسەسول لەسەرەوە بۆ خوارەوە هێن بۆ لای حاوێ ڕئیسەکە لێەوە جەماعەتی کۆمپانیا بەشەکانی ترمان لێەوە وەریەگرن ئەیخێنە ناو سیارەکە و لێەوە ئەیبن. زۆرینی ماڵەکانی نێو شارۆچکەی تەوێڵا لە شوێنی زۆر سەختن و ئامێری شارەوانی بە ئاسانی پێیان ناگات. ناچار بەهێزتر پاشماوەکان کۆ بکرێنەوە. پاشماوی ماڵانی تەواوی کۆڵانەکان بە 4 هێزتر کۆ دەکرێنەوە. سربەست و براکەی بە هەمان شێوەی هەڵشۆ تەنها 400,000 دینار موچەکەیانە. ماهنگانە بەشێک لە پارەکەیان بۆ هێسترەکانیان خەرج دەکەن تا تەندروست باش بێت و بتوانن بە ئاسانی شوێنەکان پاک بکەنەوە. وڵا لە کاتی بەستنی بڵین قادرمەکانە بە تایبەت کاتێکە بەسێ کێشە دروست دەبێت بە وڵاقەکان بڵین ئەخلیسکێن 3-4 وڵاقمان بڵێ لە دەستداوە بەوەی خلیسکانی دەست و پێیانەوە زامار بوون سەخت بوون
وڵاغەکانمان وڵی ئەرکەکەمانەوەیە بەیانیان ئەبێ سەعات 6 جەسی گەڕک بە گەڕک ئەگەڕێن لە شوێنە سەختە بڵێنەوانی کە قادرمەن خەڵکەکان ناتوانن بیان نەخوار ئێمە بێ بڕۆین لە ماڵەکانە وەریگرین پەیکەرێک لە پێش شارەوانی شارۆچکەکە بۆ میرزا عەبدولقادر دروست کراوە. یەکەم کەس بۆ بیرۆکەی دروستکردنی شارۆچکەکەی داناوە و خزمەتێکی بەرچاوی بەژینگە و سروشتی شارۆچکەکە کردووە. جگەلەوەی شوێنە سەختەکان بۆ شارەوانی ئەستەما لەگەڵەوەشدا هاتوچۆکردن بۆ هاوڵاتیانیش ئاسان نییە. بەکارهێنانی وڵاغ بۆ پاکڕاگررتنی کۆڵانەکان مێژۆکەی بۆ ساڵانی 35 سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە. لەکێوە لە سنووری تەوێڵا بە وڵاغ کارەکرێ و شوێنە سەختەکان بە وڵاغ پاشماوەکان کۆکرێن و دواتر لە ناوبرێن. شارەوانی تەوێڵا لە ساڵی 1935ەوە کە تەسیس کراوە هەر لەو کاتەوە ئەو بیرۆکەیە تەڕەح کراوە کە ئەم شوێنانە شوێنێکی سەخت بووە بە ژیرانی خۆیان چۆن بۆ هاتوچۆ ئیسفادیان لە وڵاغ کردووە هەمان شێوە بۆ کۆکردنەوەی زەبڵ و خاشاکیش وەک دەگەڕنەوە کە سەرۆکی شارەوانی ئەو کاتە محەممەد ساند کە پێڵێن مام ڕئیس و زایدەن پیاوێک بە ناوی مام ڕەسوڵەوە و ئەمانە هەستاون ئەو کاتە ئەڵبەتە ئێستر دەبووە وەکو بیستاوە بڵێن گوێ درێژیان بەکارێنەوە بۆ کۆکردنەوەی زبڵ و خاشاک سەرەتای شارەوانیش کە ینی بێژوەکەی کە دروست بوونی ینی پێشەوەی تەسیس بکرێ هەر ژیری هەورامیەکان بۆ خزمەتی شارۆچکەکەی خۆیان هەنێ جار چرایان هەبووە لە کۆڵانەکانە خۆیان بەدەستی خۆیان چون چراکانیان داگرسانەوە ئینارەی کۆڵانەکانیان کردووە چۆن بۆ ئەوەی بۆ هاتوچۆ خۆیان کە بەو کۆڵانانە شەوانەیە نەخوارەوە شەوانە دابەزنە ناو سنتەری بازار چۆن پەنان ینی ئیسفادیان لەوە کردووە کە ڕووناکیکەنەوە هەمان شەوە بۆ کۆکردنەوەی زبڵ و خاشاکیش ئەو بیرکردنەوەیان هەبووە کە ئەم شوێنە ئەوان سەختە بە وڵاغ توانیویانە زبڵ و خاشاکە کۆکەنەوە و بێت نەخوارەوە لە خوارەوە ئیتر دوجار بە سیارەی بار هەڵگریان ئەگەر شتێک گەورەتر لە وڵاغەکان بداوە بۆ شوێنێک کە تەتفیە بڵێن دفن بکات. کارکردن بە هێستر و بە جۆرەکانی تری ئاژەڵ سەرەکەی ڕەنگە ماندووبوونێکی زۆری هەبێ بیرتان لە بەدیل نەکردوێتەوە؟ وڵی بەدیل تا ئەمڕۆ ئەڵبەتە مەسایلی دروستکردنی تەندەرینی ئەم خۆڵ و خاشاکە لە پارێزگای هەڵەبجەکرێ ئیستیشارەیەکی وا بە ئێمە نەکرا کە بێن دیراسی بکەین ئایا بەدیلی ئەم وڵاخانە چییە و تا ئەم دەقەش ئەوە ئەچێتە سەر مەجای تەکنەلۆجیا ینی ئەگەر هەر بۆ مەسایلی کەسێک کەمەندان بێت یعنی گریمان کەمەندا بێت تۆ بێ بۆ وڵاغ بیبێتە سەرەوە بەڵام من دیقەت هەیەم لە وڵاتانەی تر کە تەکنۆلۆژیا پێشکەوتووە بۆ کەسێکی کەمەندام سکیان داناوە واتە کارەبا بەکارێت و سکەیەک ئەم کەسە ئەچێتە ناو کابینەیەکەوە و خۆی دەزەنێت بە کابینەکە و ئەچێت بۆ ماڵی خۆی هەمان شێوە بۆم زبڵ و خاشاکەش من وەکو مهندسێک ینی بەدەر لە سەرۆک شارەوانی خۆم بیرۆکەیەکمە بچکە لە ئۆتێلەکان خۆمان لە نیزامی ئۆتێلی 20 طبق و 30 طبق بەکارێنین بۆری پایپات بەکارێنین واتە بۆریەک بە لێژی ئەتوانی ناوەکەی سموز بێ ساف بێ بۆریەک لە هەموو بەردەم ماڵێکە دەرچەیەکی هەبێت ئەم هاوڵاتیە بێت کە زبڵ و خاشاکەی خۆی بیکاتە ناو دەرچەکە و بە نیزامی خلیسکێندن بێتە خوارەوە لە خوارەوە بچێتە ناو ئەو فارغوانە گەورانەی کە لیتری زیاتر ئەگرێ ئەو فکرێ هەیە بەڵامی تر ئەوەش ئەلبەتە مەشروعێکیوێ کە بیت پایپات بکەی و بەدە قوتڕەکانی گەورەکەی و تا بێتە خوارەوە وایە ڕۆژانە بێ بشۆدێ ئەم نیزامە هەیە کە ئەمە دوومانەخاتەوە لە وڵاغ بەس هەر ئەوە هەیە واتە بە نیزامی یا پایپات یان بە نیزامی سکە ئەگەر بێتە خوار ئەبینین هەندێک لە گوندە سەختەکان زۆر سەختەکان وردەوردە بەرەو چۆڵبوو نەچن
هەوڵ نەدراوە کە ئاوادان بکرێنەوە دەستی خزمەت گوزاری پێ بگات بۆ ئەوەی کە خەڵکەکە بگەڕن بۆ شوێنەکانی خۆیان. ئەمە ناتوانین بێ هەڵ نەکراوە ئێمە سەڵانە بودجەیەکمان هەیە پێڵە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لە پاڵیا تەشخیصی هەندێک پارە ئەکرێ بۆ دێهاتەکان لە ڕێی مدیر ناحیەکانەوە. ئەم مدەیە کە حکوومەت بە قۆناغێکی تایبەتە ڕۆشتووە توانم بڵێم لە 2016ەوە بەداخەوە بجێکی وان نهاتوە بە تایبەتیمە کۆمەڵە لادی باشمان هەن کە ڕاستە و قسەی تۆ کە هەندێکیان بەرەو چۆڵ بوون چوون بەس هێشتا چۆڵ نەبوون بەڵخەمان هەیە سێ دەکەی ینی خزمەت گوزاری لەو بجێ وەری نەگرتووە سۆسەکان وەری نەگرتووە پاڵانیا وەری نەگرتووە ئەمانە سەر بە ئێمن سەر بە سنووری شارەوانیەکەی منن وەکو خزمەت گوزاری بەڵام ئێمە وەکو شارەوانی تەوێڵە خۆشبەختانە کە شارەوانیمان هەیە بەدەل لە پەرەپێدانی پارێزگاکان لە پاڵیشیا وەزارەتی خۆم هەیە یان پلانی شارەوانی هەیە کە تەقدیمی لایەنی سەروی خۆیەکە ئەمە واکە یعنی بوونی شارەوانی وای کردووە کە تەوێڵە سواز بەخوا بەرەو قەرباڵەقتر چووە. ژیان لە ناوچە سەختەکانی هاوسنوور لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەستەمە چجا بۆ بەتەمەنەکان. هەر گۆڕانکاریەک لە خانۆکەی بکایان هەر کارێکی دی ئەوە ئۆتۆمبیلەکەی ئاری بەکاردێنێت چونکە تەنها ئۆتۆمبیلەکەی دەتوانێت بە ناوچە سەختەکان سەر بکەوێت. هەورامان ناوچەیەکی جیاوازە لە هەموو شوێنەکانی تری کوردستان بەو بابەتەی هەورامان شوێنێکی شاخاوی و لە هاوینە هەوایەکی سازگار و پاک و جوانی هەیە و لە فەسڵەکانی تریشا ئێمە هەورامان وایە لە دڵمان ناجێی بووەتەوە لە زستانە زۆرتر خۆشمانەوێت تا لە فەسڵەکانی ترا لەبەرەوەی ڕاهاتوین بەو بارودۆخەی کە ئیسامان ئەنا ئەو شوێنە سەختانەی ئێمە سیارە ناتوانێت ئەگەر کەمترین باریشی 500 کیلۆ 400 کیلۆ بێ سەرکەوێ بۆ شوێنانەی ئێمە ئامانەوێت. دانیشتوانی هەورامان سەرباری بەرز و نزمی ناوچەکانیان بەڵام دڵیان بە زێدی خۆیان خۆشە و ئامادەنین بەجێ بهێڵن. تاکە داواکاری هاوڵاتیان ئەوەیە ڕێگاوبانەکانیان بۆ چاک بکرێت تا لەلایەک بۆ کارمەندانی حکومت کاراسانی دروست بێت و لەلایەکی دی بۆ هاتوچۆی هاوڵاتیان.